بەدەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی کاردانەوەکان لەبارەی کودەتاکەی حوتی ئایاری پارلەمانی کوردستان بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر بەردەوامن. لەو چوارچێوەیەدا ڕێبین هەردی نووسەر و کۆبوونەوەکەی حوتی ئایاری پارلەمانی کوردستان بە ڕۆژێکی ڕەش لە ژیانی پەرلەمان ناودەبات. ڕێبین هەردی لەو تارێکدا ئاماژە بۆ دەکا لابردنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر سەلماندی سەرۆکوەزیران لەسەر و یاساوەیە و کەس بۆی نییە پێی بڵێت بەری چاوت کلیپەیەوەیە و دەمی هەموو ئەوانە دادەخەن کە جورئەت دەکەن ناوی بهێنن. ئەو نووسەرە تیشکی خستۆتە سەر ئەوەی کە پێشتر لە سای هەمان سەرۆکوەزیراندا و بە ناوی یاساوە ڕۆژنامەنووسێکیان زیندانی کرد و شکات لە دوای شکاتی بۆ ئامادە دەکەن. لە بەرامبەر ئەو هێرشە ڕێبین هەردی دەشڵێ ئەمڕۆ هەمووان بە حیزب و ڕێکخرا و هەموو دەنگێکی ئازادەوە لە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورەدان یان ئەوە تا بربەم بربەریەتە دەگرن کە بە ناوی یاساوە گەورەترین گاڵتەجاری بە یاسا و دەستگاکان دەکات یان هەمووان وەک سۆران بە ناوی یاساوە چی پێشێلکاریە بەرامبەریان دەکرێت. ڕاوێژکارێکی سەرۆکۆماری عراقیش لێسەرنەوەی پارێزبەندی بە ئاڵلقەیەکی تر لە زنجیرە هەوڵەکان بۆ بێدەنگکردنی پەرلەمانتار ناودەبات. سالار مەحموود ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و ڕاوێژکاری سەرۆکۆماری عراق ئاماژەی بۆ کردووە کێشەکەی ئێستای پەرلەمان پەیوەست نییە بە سۆران عومەر وەک پەرلەمانتار بەڵکو پەیوەستە بەکۆی ئەو دیدگا زاڵەی نایەوێ بنەماکانی ئیرادەیگەل کە خۆی لە پەرلەماندا بەرجەستە دەکا ڕەگداکوتێ. لای خۆشیەوە شوان محەممەدی ڕۆژنامەنووس لە وتارێکدا دەڵێ جیاکردنەوەی سۆران لە سێ پەرلەمانتارەکەی تر ناحەقی و نایەکسانیەکی تێدایە بەرامبەر خاوەن داوا یاسایەکان. ئەو ڕۆژنامەنووسە دەپرسێ مانای چییە پەرلەمانتارێک بەرپرسێکی پێشمەرگە تۆمەتبار دەکا بە یارمەتیدەری داعش بەڵام پەرلەمان ئەمە ڕادەستی دادگا ناکە کەچی پەرلەمانتارێکی تر بەرپرسێک تۆمەتبار دەکا کە کۆمپانیای هەیە و بزنس دەکا ئەمەیان ڕادەستی دادگا دەکرێت. شوان محەممەد ئەوەش دەخاتە ڕوو پارتی لە ناو پەرلەماندا پێیوتین نەها وڵاتیان لە هەرێمدا بەرامبەر یاسا یەکسانن بگرە ئەو وێنەیەشی پێداین کە بزنسکارێک خەتەرترە لە یارمەتیدەرێکی داعش. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش داوا دەکا بۆ گێڕانەوەی شکۆی پەرلەمان ئەو فراکسیۆنانەی دژی سەرنەوەی پارێزبەندی لە سۆران عومەرن دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵ پێشکەش بکەن. ئەبوبەکر هەڵەتنیانداوی پەرلەمانی کوردستان پێشنیاز دەکا بەرەی بایکۆتکاران بۆ ئەوەی پەیامیان بگات و ستۆپی بۆ شکاندنی شکۆی پەرلەمان بکەن تا چەند مانگێک بایکۆتی پەرلەمان و لیژنەکان بکەن یان دەست لە کارکێشانەوەیەکی بە کۆمەڵ ئەنجام بدەن و ئەو فراکسیۆنانەی کە حیزبەکانن لە حکوومەتن لە حکوومەت بکشێنەوە. شێرکۆ حەمە ئەمین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانیش ڕایگەاندووە زۆرینەی پارتی و هەژمونی لەسەر کۆی دەستگا و دامەزراوەکان پێشهاتێکی مەترسیدارە و بوارەکانی تریش دەگرێتەوە. لە هەمان کات چاوەڕوانکراویش بوو چونکە دوای هەڵبژاردننی پرساختەکاری و ئالوگۆری کاندیدیش کە ئەنجامەکان قبولکرا ئەو پەرلەمانتارە باس لەوەش دەکا حیزب و بنەماڵە سیاسیەکان سەرجەمیان کۆمپانیا و بازرگانیان هەیە ئەگەر وانە میدیا و هێز و ژیانی سوڵتانیان چۆن و بەچی دەڕوات بەڕێوە. داواکارین کودەتاکەی حوتی ئایار بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر کاردانەوەی بەرفراوانی چین و توێژە جیاوازەکانی شەقامی کوردستانی لێکەوتەوە و داوا دەکەن سنوورێک بۆ بێڕێزیکردن بە پارلەمانی کوردستان و کپکردنی دەنگە ئازە و ئازادەکان دابنرێت.